عێراقی و هاوڵاتیانی سڤیل. مەخمور ناوچەیەکی شەخاویە لە 7 کیلومەتری باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ و 6 کیلومەتری باشووری ڕۆژاوای هەولێر. بەیاننامەیەک لەلایەن هێزە لەشکریەکانی هەرێمی کوردستانەوە دەڵێت دەوڵەتی ئیسلامی هێڕەشی کردوتە سەر گوندەکە و هێزەکانی پێشمەرگەش لە کاتی ڕوبەڕەوەیاندا لەگەڵ شەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی دە لە هێزەکانی کوژاون. دەمە و دەست لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە هیچ بەرپرسیارەتیەک لەبارەی ئەو هێڕەشەوە ڕا نەگەیەندراوە. لە دۆرێ عێریشا داعش لە ناوچەیە مەخمور ها پەیمنێرێ مە ئەحمەد زیباریج بە ڕیا سکایپ مەڕایە دەم باش ئەحمەد و بەری دەمەژمێرێکی لە گوندێ خدر جەجەبووی جهێک و داعش عێریش پێک ئانی چاوە بەحسا عێریشێ دەبە چەند چەکدار بوون چ قەومی؟ دەم باش ساڵح وەکت ئاماژە پێکا بەریا دەمێکی ئەس لە گوندێ خدر جیجە بووم لەوێ دەرێ ژبەرک و هێلن ئەنتەرنێتی هەنێکی باش نەبوون ئەم پیچێک لەوێ دەرێ دوور کەتنەوە دەستە ڕاستیا من هەنێکی دوورتر گوندێ خدر جیجەیە. ساڵح حاویەکە کومەدیتی و مەشوپاندی لەوێ دەرێ چەکدارên داعشê birêya hejmarek ji çekdarên daعشê li çiyayê Qereçoxê hat nexware zincîre çiya Qereçox şaxe gelek dirêj e çiyaya gelek dirêj e çekdarên daعش li wê derê mal û cih û bûye penagehek ji bo wan li wê şaxê lewra duh şev demjimêr neh bi dema Hewlêrê hejmarek ji çekdarên daعشê têne xware têne wî gundî êrişî ser malekê dikin yanî zêdetir فوکسان او بو هرشی سرماله که کردن دنابه و ماله دا یعنی ماله مختار بود سه کورن مختار جانن خوش دستان بصدمه و هرشی کو داعش پیکانی شر رو پفچون دنابه و ماله چکدارن داعش دا چه بو سه کورن و ماله جانن خوش دستان دنبر دا پیشمرگان جی اقل چکدارن داعش کرد و شر دگل داعش کرد هجماره که پیشمرگان لمزگفت و گوندی و دردورا مزگفت بون بندگاه کاوان و در شر باشه ئەحمەد ئەو ناوچە بێتر دەبن کۆنتترۆلا پێشمەرگایان دەیە یانجی هێزن عێراقیژی لەوەر هەنە ئەگەر هێزن عێراقیژی هەنە وان چه سەردەری دوێ دەربارەیدا کرد ینی دانوستاندن دوێ دەربارەیدا بوان ڕەبوویان نا طالح زنجيره شاخ قرچوق زنجيره قالك اسي يعني الوزه او شاخ بشتكو داعش لعراق نماي بشتكو داعش يعني بقرا بشتكو داعش لعراق حكوميوان بداوي هاتيكو حكمي هنك باشارانو هندك جان كر باشا كمازن جوان چکدارن داعشین کوماین بر بچ شاخ قرچوق وات دناوا چه قرچوق دا شاخ وكم قوتي قالك اسيا لويدري حر يعني باكو 2 كيلومتران هند جاجي كيلومتر كي نزيكي غونديا هيسن بيشمرجل سروي شاخي هنا تباي عراقي شي سروي شاخي هي بس شاخ قالك مازن قالك بر فراوانا لورا تذكر يا هاتنا نافا غوندي واف بويرا تشيكريا وخلقي وي غوندي يعني دجن ماترسي سر ما هي داخواز كان بنجين مازن بنجين زيادترين هزن بيشمرجل وان دبر براف بن يعني سباي عراقي وكاود بيجن نكاره و دبر بباريز لو را داخواز كان نكاره احمد يعني جندي بحثوي كان ناكن كو بري جاران كسن داعش هاتنا نهاتنا يعني بري في ايريشي بحثوي كده كي كنت بنجهن دس نشانكرين داعش لوان در دوران هنا يانا جارك دجي داعش هرشي سري جندي كريا وبريا نهاجي وحيانها بردام داعش شبان وان دبران جوكاران خلقي وان دبران تقرا يعني كشتني دكا كريارن هولو دكا وبردام لسر هرشن خوا داعش لمدري هرجي وانا يعني شي قراتوخ كردنا جي اخوا بري خالد زلال بو احمد بامنيري ما احمد زيباريت جنافشيا مخمور بمرابي قلق سباس هزن پشمرگه پشتی زیدبونا ایریشن داعش دهشداریه که بلند نه پشت بتایبتی لنافچین کو جه ناکوکیانن د ناورا هرما کردستان عراق و عراق بخوده او د بجن هبونا داعش لصلاح الدین خورماتو و کفری زیدبونه گروپا تروریست هفته بوریجی پارێزگەها دیالا پێنج پێشمەرگە کوشتن و چارێندن بریندار کردن راپۆرتا پەیمنێرێ مەلکەرکووکێ ئاگاهیان بێتر هەنە. جوڵەی داعش هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی لە سنووری دیالە و خوڕمات و کفری خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. پێشمەرگە و ئاسایش بەردەوام دەسوڕێنەوە و چاودێری دۆخەکە دەکەن.
داعشیش بە دوای هەلدا دەگەڕێت بۆ هێرشکردن. خەتێکی استراتیجی عامە بۆ داعش، یعنی داعش ئیسا لەم منتەقە و ڕەبتیشە لەگەڵ حەمرین و کەشکەوڵ و بەحێرەکەیە، چونکە ئەم شوێنە شوێنێکی خەتی استراتیجیە بۆ داعش، چوە ئەم شوێنە نەمێنێ داعش نامێنێ. بەڵام مەعەلەسەف لە دوای 16 ئۆکتۆبەریش ئەم شوێنانەی کە ئێمە خۆمانی تابووە کە ئەوەی سارە ژێر مەلەفی ئەمنی جێشی عێراقیە لەگەڵ هاتنەوەی خۆمانە ئیسا ئەم شوێنە بۆشایەیەکی زۆر تایە، بۆشایەکی ئەمنی زۆر تایە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا داعش چەندین هێرشی کردووەتە سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە سنووری ناحیەی کوڵەجۆ و کفری. دیارترین هێرشی داعش چەند شەوێک لەمەوبەر بوو لە نزیک کوڵەجۆی باکووری جلەولای پارێزگای دیالە کە هێرشیان کردە سەر خاڵە سەربازیەکانی پێشمەرگە و بۆمبی چێنراویشان لەسەر ڕێگاکان دانا، بەو هۆیەوە 5 پێشمەرگە گیانیان لەدەستدا. کاتێ ئۆبەکە لێراوە هەمەرەکە تەقیەوە سایقی هەمەرەکە کاک عومەر ئەلێراوە هاتوو ئالێراوە لێرا خۆی بە ئاوەکە خستی ئالێراوە لە پشتی ئەو ئاوە دەرچوو ئەلەوران و ئەلەورا سەر چۆتە سەر جاتەکەەوە پێی خۆی ڕووی هاتاکو و مەقڕی ئایسایشەکە کە جەستەی گیانی زیار سوتاوە و بنێ ئەوە زۆر سوتاوە بنێ ئەوە شەید بووە. پێشمەرگە و ئاسایش بە وردی چاودێری دۆخەکە دەکەن. داعشیش لە شەواندا جوڵەی لە ناوچەکە زۆرە. لە بینی بەردێکیا لە بینی قامیشە کۆسەی دەکەن هەدەفی خۆیان جوان تێتە ناو ئەو قەناسە حەراریە و کەسەکە یا شەیدە ئەگەر نزیک بوون شەید دەکەن، ئەگەر نزیکیش دوور بوون ئەوە بە بریندار بێ، یعنی هەدەفی 100% ناپێکێ. جم و جۆڵە فراوانەکانی داعش وای کردووە پێشمەرگە و ئاسایش بیر لە تەکنیکی نوێ بکەنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی ئەو ڕێکخراوە، بە تایبەت چەکدارانی داعش چەکی پێشکەوتویان پێیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دیالە. لەگەڵ پێشبینی بەرزبوونەوەی ژمارە کەسەکانی کۆڤید-19 لەم زستانەدا سەرۆک جۆ بایدن ڕۆژی پێنجشەمە پلانێکی زستانی ڕاگەیاند بوو بە ڕەنگاربوونەوەی ڤێروسی کۆرۆنا و هەروەها جۆری ئۆمیکرۆن و داوای لە هەموو هاوڵاتیانی ئەمریکایی کرد ڤاکسینی بەهێزکرد لە خۆیان بدەن. بایدن پلانی پاییزی لە پەیمانگای نیشتمانی بۆ تەندروستی ڕاگەیان و جەخشی کردەوە لە ڕێگای بەردەستبوونی ڤاکسین و کوتان شەڕی کۆڤید-19 دەکات، بەڵام بەبێ سنووردارکردنەکان لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. سەرۆک دەیەوێت کۆمپانیەکانی بیمە تێچووی کوتان و تاقیکردنەوەکانی کۆڤید-19 لە ماڵەوە لە ئەستۆ بگرن و هەروەها تونترکردنەوەی تاقیکردنەوەکان بۆ ئەو کەسانی دێنە وڵاتە یەکگرتوەکان بێگوێدانە دۆخی کوتانەکەیان. دەمەکێدا خەمین لە دۆر جوورەیە نویا کۆڤید-19 بە ناوێ ئۆمیکرۆن زێدە دەبنە ڕێڤەبەریە جۆ بایدن پشتگیریە هەولێن ڕێخستنا ساغلەمیە یا جیهانی WHO دکە ji بۆ دانینا ڕێکەفتنەکە ناونەتەوی لە دۆر سبەرۆجا ئامادەباشی و بەرسەفدانا پاندەمیە لێ وەکو بەرپرسا نویسگەها دەنگی ئەمریکا لە کۆشکا سوپی ڕادەگەهینە شارەزا هەنێکی ڕەشبینن لە دۆر ئەنجامان. هەریکێم 55 وڵاتان بەندن ڕێویتیە سەپاندنە بە ئارمانجا پاشخستنا بەڵاوبوونا ئۆمیکرۆن جوورەیە نویا کۆڤید-19. Heta 205 کیس li 18 welatên hatin piştastkirin û wê sibê hejmar bû 226 li 20 welatan û pêşbîne ew hejmar bi awayekî lezgîn bilind bibe. Di demekêda ku welat ji bo zêdekirina vaksînan tev digerin, rêveberiya Biden piştgiriya hewlên rêxistina saqlemiya cîhanî WHO dike ji bo rêkeftineke navnetewî li dor pandemiyê. Li gor peyvdara Koşka Spî Cên Sakî ku ji dengê Amerîka re got. ئەمریکا پێگیرە بەکارکردنا لەگەڵ وڵاتان بۆ پێشڤەبرنا پێشنیارên گروپا ئامادەباشی و بەرسەفدانê di nav de jî li darxistina rêkeftinek WHO yan her li hevkeftinek din ya navnetewî ji bo çêkirin û bilezkirina biyavên saxlemiyê li cîhanê. Amerîka berê li dijî zimanê pêgiriya neçar bû di rêkeftina pandemiya ku meha adarê ji aliyê bêhtirî 20 serkirdeyên cîhanê ve hatibû pêşniyarkirin. Pêşbîna rêkeftin di gulana 2024 de amade bibe.
هر تشتی جوی پروسه دردکوه نه پیشبینه گوهارتنه که جینگه ها نها و برسفدان نها یا پندمی دا بکه ام بحثا پروسه که دکن که ده 2 آنجی 3 سالان دریج بکه جبور کفتنه که دبه قد جبجی نبیجی هفدم ریخستنین مروواهی دبیجن ریکفتنک پاندمیه پیویسته جناورنا مافی داهینانا واکسینان و حوینه که لریخستنا بازرگانی جهانی به ناو تریپس تیناسین. پشتی دجبریا سرطایی جناورناوی امریکا مهانیسان پشتگیری خواه با ویراگهاند و بریتانیا و سویسرا و یکیتیا اوروپی به تنه هشتن. لگلک به گمانن که ریوبریا بایدن گرانیه که دیپلوماتیک ده سروی مجاری. جدما کو امریکا هلوستا خو گوهراندیه ام لاوازی د سرکرداری یک جالاک ده دبینین لگور وکولینک آزانینگه دوک پشتی در باسبونا نزیکی 2 سالان لسر پاندمیه جیهان هنجی زحمتیان ده برسفدانک چالاک ده دبینه سوزو پیگری هین به برفرهی پیک نهاتنه دناف دجی آرمانجا واکسین کرنا 40 جسدی له هر ولاتکی بری داویا سال 2021 و 7 سدی بری نیوا سال 2022 راپورتا پاتسی ودا کوسوارا صالح دمیجر دنگ امریکا لەدەیەکانی ڕابردووە ساڵانە میلیۆنان کەس وڵاتانیان بەجێ دێڵن و ڕوودەکەنە وڵاتانی ڕۆژاوا جا بە خاست و وێستی خۆیان بێت یان بەهۆی ئەو بارودۆخەی لە وڵاتانیاندا هاتووەتە ئاراوە بۆ تاوتویکردنی ئەم بابەتە وریا خەرەداغی ڕاوشکارێنێتەوەی گرتوەکان ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە هۆڵنداوە لەگەڵماندایە کاکەوریا خۆشەتنەوە بۆ بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا ئێوە چۆن لێ دەڕوانن هۆکارەکان چین؟ ئەم کاتێ ئێوە باش و کاتی بینەران باش کاکەبرا هۆکاری زیادە خۆی یعنی بێتە سەر واقع جاران لە کاتی ڕژێمی سەدام خەڵکێکی زۆر کۆچێ کرد بۆ دەرەوەی وڵات بە هۆکاری سیاسی بوو بەڵام لە دوای ڕۆخاندنی ڕژێمی سەدام هۆکارەکان زیاد بوو بۆ هۆکاری اقتصادی بۆ هۆکاری سیاسی بۆ هۆکاری ئەمنی بۆ هۆکاری وەکۆڵێ نەژادی هۆکری زیاد بوو فشارەکەی زیادە لەسەر چ ملەتی عێراق بێەوە چ لە کوردی هەرێمی کوردستان فشارێکی زیاد هاتە سەر خەڵکە لە دوای ڕوخاندنەوە کێشەش زیاد بووە خەڵکەکەش ناتوانێت بەرامبەرەوە کێشانە چارەسەری بۆ پەیدا بکە مەجبورە بێ پەرابەرێ بە وڵاتێکی کە زیاتر ئەسایشی تیاابێت کاکەوریایمان بەگشتی قسەکەی من ئەو کەسانەی کە وڵاتانیان بەجێ دەهێلن ئایا لە پێشتا دەپرسن لێکۆڵێنەوە دەکەن بەرەو کێ سەر هەڵدەگرن یاوەکو دەوترێ دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە و بەو شێوە ملێنیان بەرەو سنوورەکان ڕەنگە دووسێ وەکۆڵێ ڕێگایی هەبێت یەکێک لەو ڕێگانە خەڵکەکە پەیوەندیەکەن بە قەچاقچیەکان تقریبا مافیایەک دروست کراوە لە هەرێمی کوردستان قەچاقچیەکانن ئەوان کەتەلۆگیان هەیە پیشانەدەن بۆ کەسانەی کە بۆ چ وڵاتێک باشە بۆ مناڵ لەکوێ باشە بۆ خۆیان مستەقبلیان و ئایندەیان چۆنە و هەندێک کەسی ژێ کە سوکاریان هەیە لە دەرەوەی وڵات بەڕێگەی ئەوانەوە هەندێک معلومات کۆکەنەوە وەش بزانە ئینتەرنێتیش هەیە بەڕێگەی ئینتەرنێتیش زۆر معلوماتێکی زیاد هەیە لە ئینتەرنێت ئەوانش خۆیان دۆزنەوە ئیتر بۆ ڕێگانە سەران هەڵەگرن ئەڕۆم بەلایەکەوە دیار هۆکارەکان هەم دەرەکیە و هەم خۆیە تا شەند ئەوەی وەکو باز دەکرێت حکوومەتی هەرێم لەو کۆچکردنەدا بەرپرسە بۆ پیای ئەو بارودۆخە هاتووەتەکایەوە خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی زۆرە بە تایبەتی لە دوای 2016 و حەفدەیە لە دوای شەڕی داعشە لە دوای ڕفرەندۆمە کێشە زیاد بوو لەگەڵ بەغدا و ئەمە تەسیرێکی زۆر گەورەی هەبوو لەسەر سەقامگیری لە کوردستان خەڵکیی زۆر ناومید بوونە چکە تاکوستە زۆربەی کێشەکانی هەر کێشە گەورەکان تاکوستە چارەسەر نەکراوە اینجا ئەو کێشە گەورانە چارەسەر نەکرێ هەندێک خەڵکیش ناتوانن دەرەقەتی نایەن ئایندەیان نییە هەتاکو ئەو کێشانە چارەسەر نەکرێت یعنی کۆچکردن زیاترە بێتەوە کەمتر نابێتەوە کەسانی ئەمریکاوە یاخود وڵاتانی ڕۆژاوا لەو کۆچکردانە تاوانبار دەخەن و کێشەکە خانە ئەستویان
و دەڵێن ئەگەر ئەمریکای خۆدا وڵاتانە دەستێکەڵاوی کاروباری ناوخۆی وڵاتانە نەکەن بۆ ئەفغانیەک عێراقیەک سووریەک و یاخود ئەمریکای لاتینیەک ڕوو بکەنە وڵاتانیان. ڕاستە ئەو قسەیە تاکو ڕادەیەک ڕاستە یعنی ئێمە بابین زۆر دوور نەڕوێن بابێن سەر عێراق و ئەگەر ئەمریکا لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدام پلانێکی دابنایە پلانێکی وا بە قۆتی دابنایەکەوە عێراقی تەسلیم نەکردایەتە دەست هەندێک هێزێکا کەسلەن توانای بەڕێوبەرێتی عێراقیان نابوو ناگەیشتۆ ئەم ڕۆژەیە بێپلانی وای لێ کرد من بە نەزەری من بێپلانی وڵاتە زیلهێزیەکان عێراقی گەیانە ئەمە خۆش تەمان عێراقش کێشەی زۆرە لە ناخۆی ناڵێم هەمووی بخێنە سەر ملات سەر وڵاتە نێودەوڵەتیەکان بەڵام خۆی ناخۆی عێراقش کێشەی زۆرە کێشەی وا هەیە 1400 ساڵ تاکوستە چارەسەر نەکراوە ئەوە هەیە بەڵام ئەمەش زیادی کرد ئەمە زۆر زیادی کرد پلان نەبوو ناپلانە بەڕوا بەجیان هێشت و بەبێ هیچ پلانێکە وەست و مەجموعەیەکیان هێنا سەر حکم لە بەغدا سەر توانایەوانی حکمڕانی بکەن. کاکەوەریا ئەو پرسیارە دەکرێت ئایا کۆچکردن چارەسەریە وەگەر بێت ئەو هەموو خەڵکە کۆچ بکەن و بەدابەتی گەنجان ئیدیکی گۆڕانکاری درسەکە لە وڵاتانیان. کۆچکاری چارەسەر نییە ناوەڵاتەوە هیچی چارەسەر نییە چونکە ئەو ژیانێکە ئەوە وا بیرەکەنەوە لە دەرەوەی وڵات ئەوە نییە ئەوە پرۆپاگەندەیەکی زۆرە کرێت لە وڵاتانی لایمە بەتابەتی لە لای قەچاقچیەکان و لە هەندوو کەسوکار هەیە ئەو ژیانە نییە کە دیت بەڵام چی ئەمنێت هەیە لێرە ئەوەیە خەڵکەکە ڕەنگە لەبەر ئەوەیە بەڵام ئەبێ ئەمە چارەسەر بکرێت یعنی خەڵکەکە بێ چارەسەر بکرێت بێ خۆشیان دەرشە ئەمە چارەسەر نییە نە. وریاخەرداخی ڕاوێژکاری نەتەوەی گرتووەکان کە ڕاستەخۆی لە هەوڵەندەوە لەگەڵماندا بوون زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش براگەن. سینۆرê navbera Bêlarûs û Polandayê bala medya cîhanî kişande piştî bi hezaran koçber hewla derbasbûna welatên Yekîtiya Ewropî dan bi handeriya hikûmeta serokê Bêlarusyayê Alexander Lukashenko bingeha vê krîzê herhal ew nakokiya di navbera Warsaw û Minskê de ye li dor hembêzkirina Polandayê ji rekeberên Bêlarusî re. Mala Belarusyane li Warşawa Polonyayê ev navbende bu çalakwanên koçber û opozisyona demokratîk ya dijî rêberê Belarusî Alexander Lukashenko bûye penagehek. Em li hêviya guhertinanîn ji bo sibê xwe nexapîne. Pêla koçberên Belarusê vê gavê mezin e. Krîza heyî ya koçberên ji welatên rûşalda navbîn ku hevil didin ji Belarusê derbasê sinûrên Yekîtiya Ewropa bibin tê kilît digel koçberên siyasî yên Belarusî heye ku sala borî ji ber zordariya siyasî helat bûn. Di nav wan da Pavel Latoshko Wezîrê Berê yê Kulturê biryara rêberê Belarusî ya berdana koçberan ser sinûrê Polonyayê wekî hevildaneka Lukashenko bû vegerîna navqada navnetevî dibîne. Lukashenko koçberan bû du armancan bikartîne. Ya yekê da ku ji tenêbûna siyasî xilas bibe. Zorê dide rêberên Ewropî da ku li gel wî dest bi diyalogê bikin. Ya duan jî an ku ambargoyên aborî betal bike, an jî xweş ambargoyên nû dûr bixe ku ji ber bin pêkirinên mezin yên mafên mirovan hatine sepandin. Şirvekar dibêjin xwe pêşendanên girseyî yên li dijî Lukashenko di sala 2020 da piştî hilbijartinên sexte û dîwra zordestiya siyasî ya hêzên evlehiyên Belarusî ve girêdayî ye. Ji bo rejîma Belarusê krîza koçberiyê rêkek giring e ku bala cîhanê dûr xe. Ji tiştên ku di hundirê welat de diqewmin. Ji ber ku em hesta zordariyê, dadgehê û cizayên pêkenok û xelkê di girtîgehan de dibînin. Di nav armancên tolhildanê da bandora herî mezin ser medyayê hate dîtin. Rojnamewanên serbixwe tê gihiştin ku êdî ew nikarin tiştê di wî welatî de diqevimin bi serbestî ragihînin. Zêdetirî 100 rojnamevan li Kievê hene. Ji sedî zêdetir li Warşawê jî hene. Gelek jî li Vilniusê ne. Dîtina rojnamevanên Belarusê ji dervey welat sanahîtir e ji nava welat. Lê hemû koçberên li Polonyayê ne çalakwanin. Di vê grupa muzîka gelêrî ya Belarusî da li Warşawê
ام herkesi dibinin. Ji milîşeyên dijî hikûmetê bigire heta mirovên nesiyasî. gelek zor e ez bêriya mala xwe dikim dixwazim biçim malê ez bi wê hêviyê dijîm ku belkî sibe bikarim biçim malê û bi wê hêviyê zehmet e ez lêre bijîm hûn nizanin ku hindê heftiyek an jî 2 salan bimînim zindana di azadiyê de ye Hêviya vegera malê winda nabe. Lê bi derbasbûna demê û nezelaliyê şans jî kêm dibe. لە کاتێکدا چەتە و یاخیبووانی سووریا ڕوبەڕووی شکست دەبنەوە تورکیا یەکێک لە پشتگیری سەرکیەکانی یاخیبووەکان ئێستا داوایەکی زۆری لێ دەکرێت سەر لە نوێ پەیوەندە دیبلۆماسیەکانی لەگەڵ دمەشقدا ساز بداتەوە. د demekê de ku serhilderên Sûrî têk diçin welatên Ereb dest pê danûstandina li gel Sûriye dikin û dawî lê tenhatiya dîplomasiyê tînin. Li ser Tirkiye jî zor tê kirin ku piştevaniya serhilderan e ev jî heman tiştê bike. Hemû welatên Erebî niha tê gihîştine got Esed wê di desthilatê de bimîne ji ber vê yekê dixwazin got balyozxaneyê xwe li wir vekin mînaka Erebistana Siûdî mêrgehên Yekbûyî Erebî û hinî din. Hemû welatên Erebî dixwazin dîsa rêveberiya Sûriye himbêz bikin. Lê Tirkiye vî tiştî nake. Ji ber vê jî ez difikirim got çareserî bi diyalogeke di navbera Enqera û Şamê de dest pê bike. Vegerandina 4 milyon penaberên Sûrî ku ji ber şerê naxweyî reviyan herî soza mezîniya kampanyaya Partiya Opozisyona Tirkî CHP ye. Partî dibêje jinû ve destpêkirina tekiliyên dîplomatik bi Sûriye re ku bi destpêka alozî ve qutbûbû giring e û xelk ji piştgiriya vê sozê dikin. Lê Serok Erdogan dikare tekiliyan biguhere. Hinek pispor jî dibêjin ji bo revatiya rejima Şamê divê perçeya çareseriyekê siyasî ya berfireh û tevlîker bibe. Pirsgirêkê naskirina dîplomatîk û rewatî tinêyer vê rejîm xwe ispat bike. Ez difikirim got divê rejîm bo çareserkirineke siyasî ya rast bi dil be lê heta niha wisa nîne. Herwiha hebûna leşkeriya Tirkiye li Sûriye vê jinû ve avakirina tekiliyê bi Sûriye re dikare zehmettir bike. Şam banga vekişandina hêzên Tirkî dixwaze. Hebûna hêzên Tirk li Sûriye bi taybet bo dijberiya hêzên Sûriye Demokratîk e ku Enqere wan tawanbar dike bo tekildariya wan bi hêzên Kurd yên li Tirkiye şer dikin. Hesede wan îddiayan red dike. Lê ji ber reşa tevlî hev li Sûriye hinek pispor dibêjin jinû ve avakirina tekiliyên dîplomatîk bi Sûriye re bi tenê xwe çareserî nine. Divê Tirkiye bêtir çalak bibe. Heta ji bo vekirina riyên dîplomatîk bi çend welatên Erebî re û İsraîl û Sûriye jî. Lê her wiha divê Tirkiye bi aktorên dir jî bi axive wekî Hesedê, Rojhilatê Çemê Firatê û her wiha jî Brukselê re. Şam û Enqere li dijî daxwazên Kurdên Sûriya xweseriyê de heman difikirin û ev yek ji dikare bibe sidemekê xurt bo jinû ve avakirina tekiliyên wan. ئەمە وەرزی کۆچکردنی باڵندەیە بەسەر ئاسمانی ئیسرائیلدا یەکێک لە هەرە قەڵەواخترین ڕێگەکانی کۆچبەرانی جیهانە کە ئەوروپا ئاسیا و ئەفریقا دەبەستێتەوە. هەر پاییزێک نزیکەی 500 میلیۆن باڵندە لە باکوورەوە بەسەر ئیسرائیلە دەفڕن بۆ ئەوەی مانگەکانی زستان لە ئەفریقا بەسەر بەرن. کۆچکردنەکە ئاڵنگاریەک بۆ هێزی ئاسمانی ئیسرائیلی دروست دەکات کە لە هەمان ڕێڕەوی تەسکی باڵندەی کۆچبەرنەکاندا مەش دەکات. لێندە گراسستین و ڕێکی ڕۆزن لە دەریاچەی هۆڵالای گالیلی ئیسرائیلەوە ئەم راپۆرتەی ئامادە کردووە. Bi sedan balindeyên koçber li ser deryaçeya Holal navça Celîl li ber rûnahiya heyva çardeşevî belav dibin. Ew şevekê li wê rêdmînin da ku bêhna xwe bidin, berî ku dest bi rêya xwe bikin bû Ewropa bû keşûhewayekî germtir li Efrîka. İsraîl wekû kovkekê ye ku ev hemû koçberiya ji rojhilata Ewropa û Rojavayê Asya heta bi Efrîqayê tê re derbas dibe. Di her demsala koçberiyê de em dora 500 milyon balindeyan dibînin. Guhorîna keşûhewayî karîgerî li rê û demên koçkirinan eva balindan kiriye. Ew kêşeya ku şarezayên zanistî dibêjin ji bo mana van balindan divêt bihête çareserkirin.
ئەو دەمژمێرە جیهانێنە ئەو دەزانن divê kengî bên. Divan 10 salên dawî de em dibînin ku demjimêr dest pê kiriye ku ji hev bikeve. Ji ber guhertinan, ji ber guhertina hewayê, ji ber tiştên din, ji ber ku em vê rêka jîngeha baş ji bo van balindeyan naparêzin. Ji bilîguhorîna keşûhewayî, divêt İsraîl kar digel berengariyeka dî biket, ew jî divêt hêzên asmaniyên çalakvan, valahiyeka asmaniya berteng digel evan balindên kûçber hevbeş biket. Pêkdadanên wêrankerên navbera balindan û firokên şerî, wel zanayê balindan Yusî Leşim kir ku pêk ve digel hêzên asmaniyên İsraîlê lê kulînan bikin ji bo peydakirina çareseriyekê. Berî ku em dest bi lêkolîna xwe ya hevbeş bikin, hêzên asmaniyên İsraîlî 11 firokeyên xwe yên şer win dakir ji ber ku li bin guhên balindeyan ketibûn. Ew bi tevahî wêran bûn. 3 pîlot jî hatin kuştin. Yusî neçar bû bi firokeyekê digel balindan bifrîd, da ku nexşeyê kûçkirina evan balindan bu hêzên asmaniyên İsraîlê dabîn biket. û evî nexşe ji bo rêkxistinên demên rahênankirinên asmanî bikardînin û da ku pêkdadan rûnedet. Yeşim digel hêzên asmaniyê berdewam bû li ser çavderîkirina van balindan li dezgehên radar da. Firokeyên bê firokevan û amîrên GPS bi cengên wan vedkirin da ku çavdêriya wan bikin. Heta ku hindek xwebex ji derve İsraîlê jî vî karî dikin. û her sal bi mavê çend mehan İsraîliyan ev şans heye ku dîmenên serinç rakêşên sedan milyon balindan di asmanî de bibînin. Bînerin hêja bi vê raporta li ser koçberkirina balindeyan em digin dawiya Kurd Connectiona îro em bihêvîne tiştê me pêşkêşkirî bi dilê we bin. Ta careke din silavên Xalid Fetah û Ferhat Felahî li kontrolê û li vir stûdyo Canî Dîlan û min Salih Demîcer ji bo we her şad û bextewar bin. بمێرە خۆش.